لە دوای ڕاپەڕینی شاری سلێمانی بەهۆی شکستی دەسەڵاتی جووت حیزبی هەرێم و دەشەنەکردنی گەندەڵی و نائەدالەتیەوە مامۆستایان خۆپشاندان ئەنجام دەدەن و دەڵێن حیزبە دەسەڵاتدارەکان لە ئامانجەکانی ڕاپەڕین لایەن داوە لە دروشمەکانیشیاندا دەڵێن تێرەکان لە خەمی برسیەکان تێناگەن. مامۆستایانی ناڕازیش دەڵێن ئامادە نین بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن تا موچەی تەواو وەرنەگرن. بۆی ئەم ڕۆژەشمان دیاری کردووە کۆنجمەنی مامۆستایانی ناڕازی لەبەر ئەوەی بە دەسەڵاتی هەرێمی کوردستان بڵین کە ئەم ڕۆژی ئەمە هەموو خوێنە ڕژا لە سلێمانیە ئەو کۆمەڵە شەهیدە قارەمانە کردیان و ئەمانەی کە لە شۆڕش و ئیدارە نازان نەیخۆن. بەیامی ئەمڕۆی مامۆستایان بەردەوامی فشارەکان لە بەردەوامی خەباتی مەدەنیە لێ پەیامی بەردەوامبوون و بە هیلاک نەبوونە. هاوشانی مامۆستایان قوتابیانی پۆلی 12 ئامادەیی لە دژی بڕیارێکی وەزیری پەروەردە هاتنە سەر شەقام و داوا دەکەن بەهۆی دواکەوتنی خوێندنەوە لە هەفتەیەکدا تەنها 2 تاقیکردنەوە ئەنجام بدەن. هەفتانە مامۆستایان و فەرمانبەرانی شاری سلێمانی لە دژی پێنەدانی موچە و جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان خۆپشاندان ئەنجام دەدەن بەڵام حکوومەتی هەرێم وەڵامیان ناداتەوە. بەغام ڕازگۆیە کورد درۆ ئەکا حکوومەتەکەی بەزانێت تاڵبانی درۆزن سەخلسین ئەوان درۆزن هیچ شتێن جێبەجێ ناکەن ئەبێن نەوتەکە 650,000 بەرمیل نەوتە ڕوا ئەی باشە 750 ملیار دینارەکە ئەی پارێزە خەڵکی و معاشی خەڵک بۆ نادا. ئێمە بە دەسەڵاتداران دەڵێن کە چۆن لەنەوە یەکە ئەو جەماوەرە ڕاپەڕینی کردژی دەسەڵاتدار زاڵمترین دەسەڵاتی ئەم سەرزەوی عێراق و هەمان شێوە بەپەیامیشیان بەژێ ئادەین کە هەمان میلەت ئەتوانن بەرامبەر ئەوانیش ڕاپەڕی بکەن و لە ساڵیادی ڕاپەڕیندا مامۆسایان ڕای دەگەێنن هەردوو حیزبی دەسەڵاتدار دەستکەوتەکانی ڕاپەڕینیان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکارهێناوە و بوونەتە هۆی دروستکردن و قوڵکردنەوەی قەیرانەکانی هەرێم. هەروەها داواش دەکەن ئەو حیزبانە نەبنە ڕێگر لە بەردەم حکوومەتی ناوەندی تا موچەی مامۆسایان بنێرێت. ئەم داواکاریەی مامۆسایان لە کاتێکدایە نزیکەی 2 مانگە وەرزی دووەمی خوێندن دەستی پێکردوێتەوە تا ئێستاش هۆڵەکانی خوێندن چۆڵن بەڵام هێشتا حکوومەتی هەرێم دەستی بۆ و کلیلە نەبردووە کە دەرگای قوتابخانەکان دەکاتەوە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.